سڵاوتان لێبێ بەڕێزان. ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم لە ڕۆژانی پێشوە کۆمەڵێک بڕیاری دەرکرد کە جارێکی تر سیستەمی باجی لە هەرێمی کوردستان دانایەوە لەسەر زۆر بووە. هەندێک لەو بوارانە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە. یەکێک لەوانە بۆ نمونە ئۆتۆمبیلە کە باجی لەسەردانێ، یاخود ڕیکلامی سەر دوکان و ئەو شوێنانەیە کە کارەکەن، یاخود ئەو کارمەندانی کە لە کەرتی تایبەت تایشەکەن و کۆمپانیەکانی گەیاندن و پەیوەندیکردن سیستەمی باجیان خراوەتە سەر. و لەگەڵ چەند بڕیاریکە بەنامەی ئەم جارە من دەمەوێت لەگەڵ هاوڵاتیان قسە بکەم زانم ئەم بڕیارانە تا چەند ئەچێتە خانەی بەرژەوەندی هاوڵاتیانەوە. ئایا بەڕاستی ئەمە چاکسازیە کاکرێ؟ تا چەند هاوڵاتی لەم جۆرە بڕیارانە زەرمەند دەبێت؟ ئەم پرسیارانە لە هاوڵاتیانەکەم ئێوەش بینەری وەڵامەکانی ئەوان. ئەگەر خەڵک ڕاستکە دەنگیان پێنایە. یەک بڕیاری باشی ئەم حکوومەتە نیە لە پێناو هاوڵاتیاگە. حکوومەت بەر لەوەی بیر لەوەی کاتەوە باز زیادکە لەسەر خەڵک دەبێت موچە دابینکە هەلی کار بڕەخسێنێت. ئەو چاکسازی ئەکرێ با لە نەوت و با لە سنوورەکانە بکرێت. ئەو باجە لە خزمەتی میلەتا بێ هەمومان پێمان خۆشە، بەس نەوەکو بدرێ بە بن دیوار و سەر دیوار و ئەم شتانە. دوێنێش ئەنجومەنی وەزیران کۆمەڵی بڕیاری دەرکردووە کە باجی خسەوە سەر کۆمەڵێک بوار. یەکی لەوانە بۆ نمونە ئۆتۆمبیلی تایبەت، یەکێک لەوانە ڕیکلامی سەر شوێنە گشتیەکانە یان دوکانەکانە، یەکێک لەوانە کۆمپانیەکانی ئەنتەرنێت و پەیوەندیکردنە. دەڵێ ئەمە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان و بۆ موشەی فەرمانبەران. تۆکو هاوڵاتێک پێ دوایە ئەمە بۆ بەرژەوەندی هاوڵاتیە؟ بەدڵنیای وان نییە، من وای بۆ ناچم کە ئەوە بچێتە سەر لەبەرەوەی چەند جار ئەو خانشین هەبووە وەس خلیان بڕاوە بەحساب ئەوە بیان نایە وام تا ئەسەر ئەوان نەماوە نەیانداوەتەوە نایانەتەوە. باشە ئەمە نابێتەوەی گرانکردی هەندێک لەو شتانێ بۆ نمونە کارتی موبایلە، کارتی ئەنتەرنێتە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی تاک بەتاکی خۆمانەوە هەیە. ئەمە ڕاستەوخۆ گرانی دروست ناکە لەسەر ئەوانە بۆ هەوڵات. بە دنیا گرانی دروست دەکات تۆ هەر ئێستا سێری کە بازار فەرقی هێنە. هیچ چاکسازیە بۆ نمونە خۆی ناوی لێ ناوە چاکسازیکردن. ئایا ئەمە چاکسازیە؟ ئەچێتە خانەی چاکسازی و ئەو بڕیارانەوە کە بۆ ئەوە ناچێت چاکسازی ئەبێ لە سەرەوە دەست پێکە بۆ خوارەوە نەک لە خوارەوە بۆ سەرەوە شیوا هەر نەبوو. ئەی چاکسازی ڕاستەخینە ئەبێت لە چیوە دەست پێ بکات؟ لە چی بێ؟ ئەبێت لە داهاتی سنوورەکان و لە داهاتی نەوتەوە دەست خاڵە سنووریەکان. ئەبینین ئێستا زۆر باسی کرێت کە قاچاقچێتی لە خاڵە سنووریەکانەوە کرێت. باشە بوو پێیان کۆنتترۆل ناکرێت مەگەر هێز و دەسەڵات و هەموو شتێک لای حکوومەت نییە بۆ ناتوان ئەو داهاتانە کۆنتترۆل بکەن و بگەڕێنەوە بۆ خەزانەی حکوومەت. سەوای لە هەر کەس بۆ خۆیەتی هەر کەس بڵێ بۆ هەوڵی خۆیان لەوانم بەرپرسێکی لە پێش نتوانەوە ئەو دەوری هەیە ئەو بەرپرسە حساب بۆ بڕیارەکانی حکوومەت من نەکە. بەڵ مامۆستا سڵاوت لێ سڵاوت جەنابەت جا جەنابەت تا چەند ئەو بڕیارانی کە دانانی باج بوو لەسەر هەندێک بوار پێت وایە چاکسازیە و خزمەتی هاوڵاتی پێکرد؟ وەڵار بارگرانی خەڵکەیتر خەڵک بارگرانە بێت و مشکلە ئەوەیە داهات کەمەوە مەسرف زۆرە، یعنی هەر مەسرف قورس دەبێت و داهاتەکەش کەمە بێتتر وردەوردە خەڵک برسیە بێت و وای لێت لەوانەیە ژیانی قورس بێت ژیانەوەستێ. لە پێشووتر بینیمان کارتی موبایل کە لە 5,000ەوە بەهۆی بڕیارێکی حکوومەتی عێراقەوە بوو بە 6,000. ئەم بڕیارانی حکوومەتی هەرێمیش ئەم بۆ نمونە ئۆتۆمبیل گران ناکە با بڵێن کارتی موبایل و کارتی ئەنتەرنێت گران ناکە لەسەر هاوڵات. بەڵە گرانترە بێ و مەسرفەکە زیاترە بێ و خەڵک پێداویستی ڕۆژانەی خەڵکیشە بەڕاستی مەسەلەی ئەنتەرنێت و ئەم شتانەیتر خەڵک ناچارە بیکڕێ بەرەوەڵایتر باجدانەکەی بە خەڵکەکە باجەکەی وایتر چیەکەی. تا چەند ئەمانە چاکسازیان ئەو چاکسازە ڕاستەقینەن کە بەڵێنیان پێدابووین لە سەرەتای دروستبوونی حکوومەتە کە چاکسازی بکەن؟ وڵی چاکسازی ئەزانی چۆنە خۆی نیەتی دڵی تێر تۆ کە من لە ماڵەکەی خۆمان کە نێتی چاکسازی مەبێ ئەبێ خۆم چاک بم ئەنج بمەوێ ماڵم ناڵەکەم چاکەم بەڕاستی تێگەی ئەمە نیەتی دڵە تۆ لە سفرەیەکی بەتاڵی خەڵکەوە چاکسازی چیەکەی تۆ ئەنتەرنێت گرانەکەی بۆ نمونە باجی سیارەی تایبەت گرانەکەی ئەمانە هەمووی بارگرانی لەسەر خەڵکیتر خەڵک لەوانەیە بۆی نەکردرێ وردە سیارەکەی بفرۆشێ و ژیان وردە پرز دەبێت بەڕاستی بۆ خەڵک. ئەو کاکە بەڕێزە پێشتر باسی کردی چاکسازی ڕاستەقینە ئەوەیە داهاتی خاڵە سنووریەکان کۆنتترۆل بکەن
بۆچی تا ئێستا ناتوان بیکەن هۆکار چییە ئەو داهاتە گەورەی کە لە خاڵە سنووریەکانە هەیە حکوومەت ناتوانێت کۆنتترۆلی کاوت بگەڕێنەوە بۆ خەزێنەی خۆی خۆمە تایبەتە بە خۆیان من لەوەیان بەڕاستی نازانم بەڵام هەموو شتێک نیەتی دڵێ یان ئێستا من نیەتم هەر شتێک بێ جێبەجێیەکەم بەس کە نیەتم لەبێ نایکەم ئەو باجێ ئەوان ئەیسەنن ئەگەر لە مەسلحەتی میلەتەکە بێت و بۆ میلەتەکەی یعنی بەسەرفکەن منیشیان لەگەڵام ئەوە یعنی حسابەکە بەڵام نەک باجێک ئەوە تاوەکو بازەکەن لە وڵاتان لە ئەوروپا نیوەی خەڵک ئەو میلەتە هەر بە باجەشی باج شتێکی یعنی خراپ نییە بەڵام شەرت ئەوەیە ئەو باجە لە پێناوی میلەتا بێت وەکو باسی وڵاتانت کرد لە سیستەمی باجیان هەیە زۆربیان بەوەش دەژین بەڵام خزمەت گوزاریەکە بەڕاستی هی هاوڵاتی دەکرێت یعنی ئەو باجەی کە وەرەگیرێ خزمەتی هاوڵاتێکی پێکرێت بەڵام کێشەیەگەی لە وڵاتی خۆمان کە زۆر جار هاوڵاتی دەڵێ ئەم باجەی لەم نەسەنرێ خزمەتی پێ ناکرێت بۆ نمونە شۆفێرەکان دەڵێن کاتێ دەچین مۆڵەتی ئۆتۆمبیلەکەم نیوەکەمەوە لە بەڕێبەرەتی هاتوچۆ پارێکی زۆرم لێوە دەگرێت دەڵێ بۆ ڕێگاوانە لە کاتێکا دەبینین ڕێگاوانەکان بە بەردەوامی کێشەی هەیە بە بەردەوامی ڕووداوی لەکەوێتەوە یانی بۆیە زۆر جارگلەیە کرێت کە ئەڵێ باجەکان ناچنە بەرژەوەندی هاوڵاتیەوە والله ئاخرەوەیە بە تەواوەتی هینی ناکەن یعنی ئەمە هەر بۆ مەسلحەتی خۆیانە لە بڕوانەکەم لە مەسلحەتی میلەتا بێت ئەوەتانێ وەکوکەوا باسم کرد ئێستا لە وڵاتان لە ئەوروپا تۆ ئیشت نابێت ئەو سۆسیالیت پارە داهاتێ هەر بەو باجەشەکەەوە کەوا بە یارمەتیدا ئەوەتانێ کولی کەسێک لە ئەوروپا لە ساهشتا هین وەرەگرێت مەعاش وەرەگرێ ئەی ئەمانی ئێمە کە لە ماڵۆن چی وەرەگرن کەواتە بە هەرچی شوێنێ ئەو داهاتوە و سامانە سروشتەی کە لە وڵاتی خۆمان هەیە لە وڵاتە ئەوروپیانەش ناوەڵان نییە خۆ من چوومەتە ئەوروپاش و بەتایبەتی بەریتانیا ئەوشم ئەوەی لەم کوردستانی خۆمانە هەیە بڕوان ناکەم لەو شوێنانە هەبێت بەڵامەوان هەر بە سیستەمێکی ڕێگوبێتوانیان ئەیدا ئەوەی بە کوردەکەی سیستەم نییە یعنی یاسا نییە بەڕاستێکە ئەگەر یاسا هەبێت یعنی هەتا چەنگەها کەزەڵێن حەزەکەین لە وڵاتێکە بژین با دیکتاتۆریش بێت بەڵام بە قانون بڕوا بەڕێگاوە خۆی قانونە یەکێک لە ئەو شتانیانی کەسێکم وەرگرت باسی کروتی چاکسایز ڕاستەخینە دەبێت لە خاڵە سنووریەکانەوە بکرێت داهاتێکی زەبەلاحی هەیە حکومت بۆ ناتوانێت ئەو خاڵە سنووریانە کۆنتترۆلکە لە کاتێکا حکومت دەبێت لە هەموو ئەو کەسە تایبەتانە لە هەموو سەرمایهدارێک حکومت دەبێت گەورەتر بێت لە بەروی هێزی هەیە حکوومەتی بابڵۆنە حکوومەتێکی گەورەیە نەک لەسەر سنوورەکان ئەی باسی نەوت بووە ناکەی بابێت ئەو چاکسازی ئەکرێ با لە نەوت و با لە سنوورەکان بکرێت دەرامەتی ناوخۆ ئەم هەمووتانە هەیە بەڵام نیک جەنابەت تا چەند پێ دوایە ئەو بڕێرانە بۆ بەرژەوەندی هاوڵاتیەوە توانێت خزمەتی هاوڵاتی پێ بکرێت وڵی قوربان ئەگەر ئەم شتانە جێگای خۆی بگرێ کە لە بۆ نمونە باج لە منە سەنێ ئەو باجە لە خزمەتی میلەتا بێ هەمومان پێمان خۆشە بەس نەوەکو بدرێ بە بن دیوار و سەر دیوار و ئەم شتانە یەگەیشتی کاکە ئێمە هەموو وەختێکەوە ئێمە هەوڵێن باجین ئێمە خۆ هەموو کەسێک تا باجیا بەس بە نوعیکە باجە بەڵام بە شووی کە لێ منە چم سیارمێ سەنەوی تازاکەمە یا ئیجازە دەرەکەم یا شتی کاسە هەموو پارەمان لێسەنن هەر باجە یای ژینگەمان لێسەنن ئەوە شەر هیباتنێ ژینگەل لێسەنێک بەڵام هیچ جێگای خۆی ناگرێت کاتیکردنەوەی خانووە دیسان پارەت لێوە هەموو شتێک وایە هەمووی ئەو شتانە وایە بەڵام ئەبێ سەرفی کا لە پێناوی میلەتە پێت وایە ئەم پارانەی کە وەرەگیرێت و ئەمەی کە ئێستا بڕێری لەسەر دراوە ئایا سەرفەکرێ بۆ میلەت بۆ نمونە و پارەی کە لە بەڕێوەبراتی هاتوچۆ وەرگیراوە لە شۆفێر خزمەتی جادەکە پێکراوە شۆفێرەکە کێشە بۆ وەڵام ئەوە دوان نییە بۆ شێوە خزمەتی پێ نەکراوە چونکە پارێکی زۆریش لە خەڵکیە سەرن و شتەکە شەرۆکو خۆی وایە جادەکان پێویستە خەت و خطوتی ڕێک و پێکی هەبێ و تعمیراتی هەبێ و سارە بە ئیسراحەتی بڕاو لە نیشانی مرور و هاتوچۆم شتانە بە جادەکانەوە بێ هاتوچۆش کەمە پێ و زەر و زیانی خەرکیش کەمە پێ و کوشتن و بڕینی سەر جادەش کەمە بێ بۆی حادیسی سیارەوە دەبینین ئەو وڵاتانە زۆربیان چەند قاتی حکوومەتی هەرێم گەورەترن خەڵکیان زۆرترە ئەنی ئێمە خۆمان کە باسەکرێت 5 بۆ 6 میلیۆن کەسی باش ئەو وڵاتانە بۆ ئەتوانن بە سیستەم کۆنتترۆلی ئەم هەموو شتە بکەن جادایان ڕێکوپێک بێ لە کاتێکا ڕەنگە داهات و سامانی سروشتیان بۆ وڵاتی خۆشمان نەبێ بەزی خۆم بۆ پێیان ناگرێت شێوەیەکی ڕێکوپێک بکرێ ئەتوانن بیکەن هەموو شتێک من ئەزانم بیشێ بکەم ئەزانم کامە ڕاستە و کامە غەڵەتە ئەوەی ڕاست بێت دوایەکەوەی غەڵەتیش بێ وازی لێنم تەواو ئەوانژە بێ بزانکەوە ئیشێگەکەن جێگای خۆیەکرێ
ئەبێ بیکەن کاکە چونکە لە قازاجی میلەتە لە هەروە بەکو باسمان کرد تۆزە لەمەوە پێش باری سەرشانی حکوومەتیش سوکە بێ ئەگەر بێت ئەو باجوشتە لە شتیکە سەرفیکە. با بڵین لە سا پەنجای چاکسازی بێ یعنی بۆ نمونە پارەیەکی زۆر لە خەڵکی دەوڵەمەند ئەسەنێت ئایا ئەیاتەوە بە فەقیر ئایا لە جادە و ڕێگەوبانەوانە سەرفێکاتەوە پرسیارەکە حەقیقەکە لەمایە. تۆ خۆت گەنجێکیت لە هەرێمی کوردستان ئاجیت پێت وایە ئەمانە چێتە بەرژەوەندی هاوڵاتیەوە سوودی بۆ هاوڵاتی فەقیر و موچەی فەرمانبەرە بێت؟ نەخێر ناچێت لەبەرەوەی کۆمەڵک دزن هەرەوەیە. وەکو پێشووتر پێت وایە جارێکی تر شت گرانە بێتەوە بەهۆی ئەم سیستەمی باجانەوە بۆ نمونە کۆمپانیەکانی ئەنتەرنێت کارچەکانیان گران ناکەن نرخی ئۆتۆمبیل بەرز نابێتەوە بۆ نێم ئەم سیستەمەوە کردان بە تەئکیدی دڵنیا بە لەوە گرانتری شەبێ و زیاتریش گرانە بێت بە تەئکیدی. ئێستا بینیمان بەهۆی دابەزینی نرخی دینارەوە ئەو شوێنانی کە نانەوان نانیانە کرد داوایان کردوتیان بە هەژنان لە 1000 و بێتە شەژنان بەڵام حکوومەت ڕێگەی بۆ نەداوتی نانەکە بچوو بکەنەوە. ئەمە جۆرە لە خەڵەتاندنی خەڵک نییە بەوەی کە یانی نانەکەیان بچوو کردوێتەوە بەڵام هەر هەژنانەکەی بە تاکید وایە هەڵخەڵکتانی خەڵکە و داماوە فەقیرەکە تیاچێ. چاکسازی ڕاستەقینە ئەبێت چۆن بێ ینی چ ڕێگەیەک باشترە لەوەی کە چاکسازی بکرێت؟ چاکسازی ڕاستەقینە ئەوەیە کە سەرکردەکانمان بەجددی خەمخۆر بن بەجددی خەمخۆر بن نەک هەر شیعار و هەر قسەی سەر تەلەڤیزیۆن و هەر ئەوانە بێ بەجددی ئەبێ بێنە ناو خەڵکەوە ئاگایان لە خەڵک بێ ئەسی چواردەورمان کە هەمووی فەقیر و داماوە. مانگی 6 جارێکتر هەڵبژاردنێتە پێشەوە ئەرکی خەڵک چیە لە هەڵبژاردنە ئەبێ ئەم جارە چی بکە؟ پرسیارێکی زۆر جوانە دەست خۆش بێ وەڵی ئەبێ خەڵک ڕابردووی لە بەرچاو بێ ئەمانەی هەمووی لە بەرچاو بێ کەچی بە فەقیرەکەن چۆن نەوتە ڕاب لەم لا تەنکەر لەولا بە بۆری بەمانە ئەبێ هەمووی لە بەرچاو بێ ئەمانە ناوی زلو دەیوێرانن ئەگەر خەڵک ڕاستکە دەنگیان پێنایە ئەگەر خەڵک ڕاستکە دەنگیان پێنایە. یەک بڕیاری باشی ئەم حکوومەتە نیە لە پێناو هاوڵاتیاگە حکوومەت بەر لەوەی بیر لەوەی کاتەوە باز زیادکە لەسەر خەڵک دەبێت موچە دابینکە هەلی کار بڕەخسێنێت ئەو چاکسازی ئەکرێ با لە نەوت و با لە سنوورەکانە بکرێت. ئەو باجە لە خزمەتی میلەتا بێ هەمومان پێمان خۆشە بەس نەوەکو بدرێ بە بن دیوار و سەر دیوار و ئەم شتانە. دەڵێن ئەمە بۆ چاکسازی و بۆ موچەی فەرمانبەرانە قەنەعەتی تۆ ئەمە تا چەند چاکسازیە تا چەند بارگەنانی لەسەر هاوڵاتی کەمەکاتەوە؟ ئەوە هیچ ڕاز نییە و هیچ کاراسانیەک نییە بۆ سەر خەڵک بۆ هاوڵاتی نی ناوەڵە بۆ هەوڵاتی نیە هیچ بۆچی بۆ هاوڵاتی خەڵک ئیش و کاری نییە ئیشی نییە کاری نیە معاشی نییە کە چی ئەگەر ئەو باجێش بخاتە سەری تر تەواو ئەبێ بچی لە ماڵۆ دانیشی تا بمری. ئێستا یەکێ لە بڕێرەکان ئەوەیە ئەو کۆمپانیە تایبەتانەیە خودە و شوێنانی کە کارمەندیانەیە خەڵکێک لایەن ئیشەکات باجە خاتە سەر و کۆمپانیە ڕاستەخۆ کۆمپانیەکەش لە موچەی فەرمانبەرەکانی کارمەندەکانی خۆی کەمەکاتەوە ینی ئەو شوێنانیشی کە پەیوەندی وە حکوومەتەوە نییە. باشە چاکسازی لەمانەوە دەست پێکات یاخود دەبێت چاکسازی لە چیوە بکرێت؟ چاکسازی بەوە دەست پێ ناکە کاکەوە هەر خەڵک ئەفەوتە یەکجاری ئەبێ لە حکوومەت چاکسازی بکە هەر لە دایرەکانەوە هەر لە ئیشەکانی تریەوە ناکرێت بەو چێوێ بەو جۆرە ناکرێت. ئێمە لە پێشووتری بینیمان کاتێک کە نرخی دۆلار با بڵێن بەرز بۆ دینار دابەزی ئەو شوێنانی کە نانەواکانن نانیان نەکرد بۆ خەڵک داوایان کرد کە نان لە 8 بە 1000 و بێ 6 بە 1000 حکوومەت ڕێگەی بەمە نەدا بەڵام تی نانەکە بچووکەنەوە. ئێستا لە زۆرێک لەو شوێنانە نانەواکان دەبینی نانەکە بچووک بۆتەوە لە زۆربیان ئەمە فێڵکردن نییە لە خەڵک ئەی ژەر خراپە ئەی ژەر باش نییە ناوەڵاوە تاسەر ئێسخان و ژڕاز نییە نەوەڵە هەر خەڵکەکە گیری خواردەوتەوە. باشە دەبینین ئەوە 6 مانگی تر جارێکتر هەڵبژاردنیەتە پێشەوە جارێکتر خەڵک ئەتوانێت ئەو کەسە هەڵبژێرێت کە بتوانێت ئیدارێکی باشی وڵاتەکەی بدات تا چەند خەڵک ئەرکی سەرشانێتی بتوانێت ئەم جارە کەسی شایستە بخاتەوە شوێنە. وڵی دێتر ئەبێ خەڵک خۆی ئەقلی هەبێ ئەقل بکاتەوە ئەقلی هەبێ کە کێ هەڵبژێری
وەڵام من وەکو خۆم گوێم لەو هەواڵە نەبوو بە بیستمە کە شتێکی وا هەبووە بەڵام بە قەناعەتی من بە هەموو بیر و بۆچوونێکی من حکوومەت هەر بڕیارە دەرکا بڕیارەکانی زۆر باشە وەڵا هەرچی یعنی موچە با هەر حکوومەتی چاکە موچە نەیە هەر حکوومەتی چاکە لەبەرەوە حکوومەتەکە لە خۆمانە و بۆ خۆمانە و هەڵبژاردەی خۆمانە باشە ئێستا بینیمان لە پێشووتر لە پەرلەمانی عێراق لە ساڵانی پێشوو سیستەمی باجیان خستە سەر کۆمپانیەکانی مۆبایل با بڵین تۆڕەکانی گەیاندن ڕاستەوخۆ بە چەند ڕۆژێک دوای ئەوە کارتی مۆبایل لە 5,000 بوو بە 6,000 یعنی ئەو سیستەمی باجەی کە خرایە سەر کۆمپانیەکان ڕاستەوخۆ لە باخەڵی هاوڵاتیوە دەرچوو کە کارتەکە 1000 دینار لەسەر گرانتر بوو ئەم بڕیارانەی کە دوێنێ دەرچووە ئایا لە کەسانی دەوڵەمەند دەرەچەیە لە باخەڵی فەقیر و هەژارەکەی کە بۆ نمونە هەتا ئێستا کێشەی موچەشی بەڕێز من پێشتر وەڵامێکمایەتەوە بۆیە باشلی تێگەشتە ئێمە کۆمەلگایەکین هەموو شتێک قوڵەکەین کە هەموو شتێکمان قوڵ کرد هەرچی بسەبێن بە سەرمانایە مەش بلکەچین بۆی ئامادەین باشە هۆکار چییە کە ما بڵێن وڵاتانی خەڵکی وڵاتانی دیکەوانین بەڵام خەڵکی وڵاتی خۆمان سەر ڕای ئەو هەموو مەینەتەی کە بەسەری هاتووە ئەو هەموو قوربانی کە داوەتی قبولی هەموو شتێکەکەی چی هۆکار بۆ بۆەوەی کە ئاوا قبولی ئەو هەموو بارگرانیە بکەیت وەڵای ببوورە من جەنابە ئەڵەی وڵات و ئێرە زۆر جیاوازیان هەیە وڵات ئینسانی تیاژی ئینسانیش بەڕێوەیە بە بەڵام ئێمەش حکوومەتی هەرێمی کوردستانی ینی حکوومەتین و دانی پێدانراوە لە وڵاتانی ترە باشترین حکوومەتێک بۆ ئەمڕۆی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵێ سبەی نییە با بڵین لە مانگی 6 جارێک تر هەڵبژاردنیەتە پێشەوە ئەو کاتە هاوڵاتی لەدەست خۆیان نییە کە بتوانێت حکوومەتەکەی بگۆڕێ بە شێوازێکی باشتر یاخود ئەمەی کە هەیە وەکو تۆڵەی قبولی بکات و بەردەوام بێزارێت بەڕێز ئەم وڵاتە بەڕێوەبەرەکەی و دانیشتوانەکەی هەمومان خەڵکی شوێنێکین خەڵکی هەرێمێکین پێڵێن کوردستان خۆمانی تیاژین ئەوەی کە بەڕێوە ئێبە ئەوەشی کە دەنگی پێیا بەڕێوەی بەرێ هەمومان لێکین لە هیچ فەزایشکەوە کەس نەهاتووە تا حکومڕانی مامکە یا ئەو حکومڕانی خەڵکانی شکەی بێگانە بکە هەمومان خۆمانین دڵنیا بە لە 100% هەر وەکو خۆی ئەمێنێتەوە دەنگایی دەنگنایی ڕازیت ڕازینیت قوبوڵ تا قوبوڵی نییە هەر ئەوەیە هەڵبژاردنەکە منیش و جەنابیشت و ئەو خەڵکەش هەمومان چاک ئەزانین جارێک ئەحمە جارێک مەحمووە جارە فەتاحە کاکە فەتاح ئەبێ بەوە مەحموو ئەبێ بەوە ئەمیان ئەبێ بەوە ئەم جارە ئەم زیانی کێنەوە ئەمیان کە بەوە ئەویان کە بکەوە ئەم کە بۆ دەنگی پێی دەنگەکان ناگۆڕێ بەس شوێنی پۆستەکانیان جەناب وەکو ڕاگەیانکارێ دیوتە کەسەکان گۆڕێ بەس هەویەکانە گۆڕێ مەنسەبەکانە گۆڕێ ناوەکان لە ئەحمەوە بێ بە مەحموو کاک مەحموو تۆ بڕۆرەوە کاک فەتاح تۆرێ ئێرە و خاڵەنەوەی برام تۆ بچۆرەوە و کاشێغاتی گیان تۆ ژۆرە لەوێ هەر ئاوا بوو ئەزیز لە ساڵانی پێشوو لە پەرلەمانی عێراقەوە بڕارێک درا کە باج لەسەر کۆمپانیەکانی پەیوەندیکردن دابنرێت بەڵام ڕاستەخۆ چەند ڕۆژێک دوایەوە کارتی مۆبایل لە 5,000ەوە بوو بە 6,000 و 6,000 ڕۆدە ئەمە وای کردووە هاوڵاتیان ئێستا ترسیان هەبێت لەو بڕیارانەی کە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچۆ چونکە دەڵێن هەر بڕیارێک کە سیستەمی باش بخاتە سەر کۆمپانیەکانی کەرتی تایبەت ڕاستەوخۆ کۆمپانیەکانیش دەیخەنە سەر باخەڵی هاوڵاتی لەبەرەوەی لە ئەوە دەرەچێت بۆی ئەمە جارێک تر بارگرانی لەسەر هاوڵاتی دروستەکاتەوە ترسیان لەوە هەیە ئەمی ژۆک و بڕیارەکەی پێشوو ئەو بارگرانیە بۆ خودی هاوڵاتیەکە بگەڕێتەوە ئێمە بەردەوام بین زیاتر هاوڵاتیانە دوێنین بەڵامەتینە لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵاتی لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ دەمەوێت لە هاوڵاتیان بپرسم بزانم ئەو بڕیارانەی کە بۆ دانانی سیستەمی باش لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچوو باش دەخاتە سەر کۆمەڵێک لایەنی پەیوەندیدار یاخود کۆمەڵێک شوێن کە کەرتی تایبەت و ئەو شتانن کە پەیوەندی بە ڕۆژانەی خەڵکەوەیە تا چەند دەچێتە خانەی چاکسازی و بەرژەوەندی هاوڵاتیەوە ئایا وەکو بڕیارەکانی پێشوو بارگرانی لەسەر گیرفانی هاوڵاتی دروست ناکات ئەی چاکسازی ڕاستەخینە ئەبێ لە چیوە دەست پێ بکات یەک بڕیاری باش ئەم حکوومەتە نیە لە پێناو هاوڵاتی هەبێت پێناوڵاتی نییە هیچ شتێکی باشیان نییە لەبەرەوەی کە تۆ باش لەسەر شتدانی چی سپادەیەکی بۆ میلەتیە بەڕاستی بۆ هاوڵاتیتە فەرمەوە تا پار بەرمی لێ نەوتیانە فرۆش بە $11 بە $12 ئەوە تا بینین ڕۆژ بە ڕۆژ بەرە هەڵکشانە ڕوا بەرە $6 ڕوا کەس پارەی بێنیەوەی شوکار نییە باشە پێشووتر بینیمانە کە یەکێک لە وەزیری با بڵێن
سامانە سروشتەکان باسی کورتی ئەگەر نرخی نەوت بچێتە $100 ئەم بابەتەر ئاوەکو خۆی مێنێت ینی بۆ نایانوێ و چاکسازی بکەن کە بە بەردەوامی باسیە برابر ڕێزەکەم نیەتیان لێهێناوە کە چاکسازی نەگەن چاکسازی چییە؟ چاکسازی هەمووی مەجموعەیەکن بۆ خۆیان قۆرەخیان کردوەوە خۆ چاکسازی بەم نوتۆ ناکرێت کاشی من وایان نا چاکسازیە بێت لە خۆیانەوە پیای بێنە خوارەوە لە برانەوە لە ئامۆزانەوە لە کەسوکاریانەوە وایان نا باشە کەواتە ئەگەر پیان ناکرێ بۆ لە هەڵبژاردنە ئەو هەموو وعدە بە خەڵکەدان بۆ لە دروستکردنی کابینەکە لە کاتی خوێندنەوەی کارنامەی حکوومەتە ئەو هەموو بەڵێنە گەورە گەورانە دەن لە کاتێکە ناتوان بیکەن را بەڕێزەکەم میلەتی کورد میلەتێکی عاتفیە باشە بە یەک وایە هەروواکە بە یەک وعدی درۆ هەڵە خەڵەتێ سبێنی ئەچێتەوە سەر سمقی دەگەن دەنگەگەی بۆیان مانگی 6 جارێکی تر هەڵبژاردنە لەوانەیە کەمێک خەڵک ئەو ئیتیمایی نەمابێ بۆ دەنگان بەس بڕاب کار خەڵگەچێت خەڵگەرەچێ بۆ دەنگان ئەوە شتێکی معلومە لەبەرەوەی چەنە خەڵکە بڵێن لەم حکومەتە مستەفید نییە ئەوەش هەیە کە کار بەدەستیان و معاش خۆرن و ئیش بۆ حیزبەکانەکەن بەڕاستی چاکسازی ڕاستەخینە بەڕای تۆ بێ لە چیوە دەست پێ بکات لەکوێوە بکرێت تاوەکو بچێتە بەرژەوەندی هاوڵاتی برا بە ڕێزەکەم چاکسازی ڕاستەقینە جارێن مەسوولەکانە بێت داهاتەکانی خۆیان کەشف بکەن بڵێ من ساحیب ئەمەگە بوو مێسا ئەمەگەم هەیە باشە کابرا بە ئیفلاسیەت چێتە سەر کورسیەکە کات ێزانی $100 ملیارد پێکاکە دەخوارەوە وایە خوارەوە چەندین کۆمپانیا و چەندین لقی براگەم چاکسازی لێوە دەست پێکات چاکسازی بە من ناگرێ بە تۆ ناگرێ بە هاوڵاتی ئاسایی ناگرێت چاکسازی ئەبێ بەوان ناگرێت کە چنە سەر و کورسیە کە وعدی درۆ بە خەڵکێن وایان نە لە خۆی و دەست پێ بکە وردە وردە پێیان بێتە خوارەوە ئەوەی گەندەڵێکا قۆڵی ببرێت ئەوەی دزیەکە بیا بە محکەمە ئەوەی کاری نابەجیەکات دایان بەزێنێ لە پۆستەکانیان وایان نە وەکو ئەوەی کە باست کرد زۆر جارە و کەسانی کە مخالفی گەورەکەن یا خۆ خۆیان لە باجی زۆر گەورە ئادزنەوە ڕەنگە و کەسانە بن کە خزم و نزیکی بەرپرسەکان من بۆ ئەتوانە و کارە بەڵێ هەمووی کەسوکار و هەمووی پشت و پەنای خۆیان نەجینام قاچاقچێتی مەرزەکان بە من ناکرێ بەڕاستی لەوانەیە بەرپرسە بێت 100 ڕێ لەو خەتای ئیشکات بەس منێژی هاوڵاتی بابچم علاگەیە شت بە قاچاق بێن مام دیەوە وایان نە ناتوانم یعنی شت بە من ناگرێ ئەبەوە ناگرێت کە پشتیانەیە کە کەسوکاری خۆیانن برا بە ڕێزەکە ئەگەر خەڵک ڕاستکە دەنگیان پێنایە یەک بڕیاری باش ئەم حکومەتە نیە لە پێناو هاوڵاتی ئاگەر حکومەت بەر لەوەی بیر لەوەی کاتەوە باز زیادکە لەسەر خەڵک دەبێت موسە دابینکە هەلی کار بڕەخسێنێت ئەو چاکسازی ئەکرێ با لە نەوت و با لە سنوورەکانە بکرێت ئەو باجە لە خزمەتی میلەتا بێ هەمومان پێمان خۆشە بەس نەوەکو بدرێ بە بن دیوار و سەر دیوار و ئەم شتانە. تا چەند ئەو بڕیارانەی حکوومەت کە بۆ دانانی سیستەمی باش لەسەر کۆمپانیەکانی کەرتی تایبەت لەسەر ڕیکلامی دوکانەکان لەسەر کۆمپانیەکانی ئەنتەرنێت و گەیاندن و ئۆتۆمبیلی تایبەت کە دوێنێ لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕێردرا ئەچێتە خانەی بەرژەوەندی هاوڵاتیانەوە و موچەی فەرمانبەرانی پێدابینە ئەوەی کە من هەستی پێ بکەم ئەوەیە بەخوای گەورە حکوومەتی عێراقی سەری لە حکوومەتی هەرێمی سێوانەوە بەڵێ حکوومەتی عێراقی سەری لە شێوان و ئەوەی کە حکوومەتی کۆمەڵێ شتی بەسەر تەطبیقکا بەسەر حکوومەتی هەرێمە حکوومەتی هەرێم لی دەرچووە نازانێت چی بکە نازانێت چۆن هەڵسکۆت بکە خەڵک وازانێت حکوومەتی هەرێمە کە غەڵەتەکانەکرێ و کێشەکان دروستە بێ وەڵڵا هەمووی حکوومەتی عێراقیە و نەک بەس بە حکوومەتی کارێکەکە وا لە حکوومەتی هەرێمە کات کە خەڵک برسی بکە ئەگینا هیچ پەیوەندیکی بە حکوومەتەوە هەرێمەوە نیە هەمووی پەیوەندی بە حکوومەتی عێراقیەوە ئەم بڕێرانە دوێنێ لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمەوە دراون ئایا بڕیارەکان ئەتوانرێت بۆ نمونە باری سەرشانی هاوڵاتی سوک بکرێت ینی سبەینی حکوومەت گرنتیەوە کات کارتی موبایل جارێکتر گران نەبێ کاتی ئەنتەرنێت گران نەبێ ئۆتۆمبیلی تایبەت کە خەڵک بۆ ژیانی ڕۆژانی خۆی بەکارێنرێت نرخەکەی بەرز نەبێتەوە گرنتی ئەمانەکرێ قەنەعەتی تۆ تا چەند کار ئاسانی ئەکرێ بۆ هاوڵاتی کاکی من ئەم شتانە هەمووی پەیوەندی بە سیاسیەوەی کارەکان سیاسیە بەڵێ لەم وڵاتاکە کە عێراقا بە کاملی عێراقا هەمووی سیاسیە ئەم شتانە بۆیە والی یەکەن وردە حکوومەتەکەی تۆ کە کوردیە ئیفلیجی بکەن ئەیانەوێت کاتی خۆی چۆن حیزبێک هەبووە کە حیزبی بەعس بووە کە دەستی گردووە بەسەر هەموو عێراقانە ناوی کوردە برانە ئەوشی ئەم نەکەس سونەم هەموو عێراقی بوو ئێستش ئەیانوێ نییە ناوی کەلیمەی کورد نێڵن یعنی بەغیلیە بن بەوەی کە ئەبینێ تورکیا کوردیتیان نەماوە ئەبینێ کوردیتیانە بەشدی تورکیا کو ئەڵێ هەم
ئێران هەر ناتوانێت کورد بڵێ هەم ئێرە هەیە ئەوش ئێرش ئیفلیشکا بۆ شێوازە ئەچێ بڕگاری بەسەر تەطبیقکە کە شکست بێنێ لە خەڵکەکەیە ئەگینا هەموو حکوومەتی عێراقا حکوومەتی کوردی بۆچی حەزەکە یعنی من لە بەردەکی سەرایە فۆتۆگرافەرێکم ئەگەر من لێرا کارەکەم تۆ بڵێ حەزکەم سەر لە خۆم شوێنم غەڵەتێک بکەم کە سەر لە خۆم شوێنم بەرزەکەم حکوومەت کە باش خاتە سەر کۆمپانیاکان کۆمپانیا کاتی خۆی لە وڵاتانی پێشکەوتو ئەو کۆمپانیای کە باش دەخێت سەر بەڵام لەعینی کاتە حکوومەت دامی ئەم کۆمپانیایانە ئەکات دامی کۆمپانیەکان ئەکات بەڵام ئەم وڵاتی ئێمە وانیە وکو بڵێن وڵاتانی ئەوروپا وکە وڵا ئێمە وڵانین ئێمە هەرێمێکین کە کوردەکانی خۆمان بڵێن لە پساوانی خۆمان ئەیبەن بەڕێوە بەنسبە سیارێشەوە سیارێش لە وڵاتانی ئەوروپی هەمووی سیارێک گۆنگی خەنە سەر ئەمانیش چاو لە وڵاتانەکەن کە هەموو سیارێک گونگی لەسەرە کەواتە ئەم بڕیارانە وا ئەکات موچەی فەرمانبەران وەکو خۆی بدرۆکو باس کراوە لە هەواڵەکە کە ئەمە بۆ ئەوەیە بتوان موچەی فەرمانبەرانی پێدابین بکەن تابان ئێمە ناڵێم بۆم باس کردی ئێمە هەرێمێکین ئایا لەگەڵ عێراق ڕێەکەم یان ڕێناکەین ئەو جارێ ئەڵڵاو یعلەم کەس نازانێ وایان نا ئەگەر ڕێکەین بەتەکید باشە بێت بەتەکید بە حکوومەت سەرپەرچی بکە بەتەکید حکوومەت هەریشێ بکە سوودی بۆ ملە دەبێت بۆچی حکوومەتی هەرێم هەتا ئێستا با بڵێنەوە چەند ساڵێکە قەیرانی دارایی هەیە کێشەی ڕێک نەکەوتنی هەریم و بەغدا هەیە بۆ هەتا ئێستا لەگەڵ بەغدا ڕێک ناکەوێ ینی هۆکارەکە بۆ چی ئەگەڕێنیتەوە کە وای کردووە نەگەنە ڕێکەوت بەڕێزەکەی من حکوومەت کە ڕێک ناکەوێت حکوومەتی هەرێم کە لەگەڵ بەغا ڕێک ناکەوێت شتێکی وازە حڕوونە هەمووتان لە من تۆ چاکتر ئەیزانن کە ئەمە بۆچی ڕێک ناکەون قەزیە هەمووی لەسەر نەوتەکەی لەسەر نەوتەکە ڕێک ناکەن تەواو نەوتە فرۆشراوە دراوە بە تورکیا ئیتر لەوە زیاتر هەیە کەواتە چاکسازی ڕاستەخینە چییە ئەوەی کە بتوانن موچەی خەڵکی فەقیر و هەژار بەس ئەوەیە ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێکەون بەتەکید بە موچەی بڕێک پێگەێ درێت من پێم وایە بەرگرانی زیاتر دروستەکە لەسەر ژیانی هاوڵاتیان چونکە ئەو باجەی کە لە ئەوروپا لە خەڵکە سەندێت لە ژیانی خەڵکە بەکارێتەوە بۆ نمونە لە سێکتەرەکانی خزمەتگوزاریە بەکارێتەوە یا سۆشیالە یا پرۆژەکانی ڕێگەڵبانە یا هەموو پرۆژە گشتەکان کە بە خزمەتی خەڵک بکە ئەو باجانەی کە لە ئەوروپا لە خەڵکە سەندێ بەکارێنێتەوە بەڵام لێرە بەداخەوە ئەو داهاتە ڕسمەکە دیار نییە ئایا ئەم باجە چی بەسەریە بۆیە من پێم وانییە خزمەت بە خەڵک بکە پێت وایە بارگرانی لەسەر هاوڵاتی دروستەکە بڕیارەکە بەتەکید بارگرانی دروستەکە لەسەر ژیانی هاوڵاتیان چونکە هاوڵاتیان لێرە هەر موچێکی کەمیان هەیە خۆش دەزانی حاڵ و وەزعی موچە چۆنە لە وڵاتە بە 6 ڕۆژارێک و موچەیە کەمە وەرەگرن لە هەمان کاتا باجی خەیتە سەر ژیانی هاوڵاتیان ئەمە بەرگرانێکی زۆر دروستەکە ئەگەر ئەم سیستەمی ئەم وڵاتە بۆ نمونە لە کاتی خۆیان موچە بدرێ داهاتەکان شەفاو بێ بۆ خزمەتی خەڵک بەکار بێ ئەوە پێچە تەبیعی بێ و بابەتە ئاسایی بێ باش لە خەڵک وەرگری و بەکاری بێنیتەوە بەڵام بەم حاڵ و زروفەی ئێستای کوردستان بەڕاستی چکە لە بەرگرانی هیچیکە بەڵام یەکێک لە بابڵێ ئەو قسانی کە بەرپرسان دوێنێ لەسەرم بڕیارانە کردیانتیان ئەمە بۆی بتوانانی موچەی فەرمانبەرانی پێ بدەیت باشە ئایا موچەی فەرمانبەران ئەتوانێت لە ڕێگەی ئەم سیستەمەوە دابین بکرێت پێم وانە لە ڕێگەی ئەم سیستەمەوە موچەی فەرمانبەران دابین ناکرێت تەنها بەرگرانی دروستەکە موچەی فەرمانبەران بە چاکسازی ئەتوانی چاکسازیەکی گشتی بکەی لەو هەموو موچەخۆرەی کە دروست کراوە بۆ لەسەر باری فەرمانبەرانی گشتی مەبەست بندیوارەکانە کە دەوام ناکەن مەبەستم ئەوانەیە کە خەڵکانێکی زۆر بە پلەی باڵا خانشین کراون بودجەیەکی زۆر لە داهاتی ئەم وڵاتە ئەبن من ڕێزم هەیە بۆ تێکۆشەرە دێرین و پاکەکان ئەوانە ناڵێم ئەوانە حەقی خۆیان و مافی خۆیانە کە دانەبراو بوون پێشمەرگە بوون تا ڕاپەڕینی 1990 حەقی خۆیانە موچیان هەبێت کەس بە ناوی ئەوانەوە کە نەیشی کردو ئێستا موچە بەڕاستی ئەوە زیانێکی لەوانی شاوە ئێستا تێکۆشەری پاک و ئەوانشی کە وەک ئەڵێن هیچیان نەکردو بۆ وڵاتەیە هەنێکیشان هەیە بە خیانەت تۆمەتبارن تێکەڵ کراون من وایە بینم ئەم بڕیارە بڕواناکەم جگە لە بارگرانی شتێکیەوە بە سەرژیانی تاک دروست من چەند هاوڵاتێکم دوان یەکیان باسێوی کردوتی چاکسازی دەبێت لە خاڵە سنووریەکانەوە بکرێت باشە بۆ حکوومەت ناتوانێت ئەو خاڵە سنووریانە کە داهاتێکی زۆر و زەبەلاحی تایە کۆنتترۆلی بکە لە کاتێک حکوومەت هێزی هەیە حکوومەت دەبێت بتواناتر بێت لە هەموو ئەو شوێنانی کە کۆنتترۆلی خاڵە سنووریەکان بۆ بەرژەوەندی هەندێک کەسی تایبەتە حکوومەت بۆ چاکسازی لەوانەوە دەست پێ ناکە
وەڵاهی کێشەی خاڵە سنوورەکان بەڕاستی ئەمڕۆ لە ڕاگەیانی کوردیا زۆر باوە باس ئەکرێت وە پەرلەمانتارانیش بەردەوام خۆتەزانی قسەی لەسەرەکەن بەڵام ئەمە پەیوەندی بە سیستمی حکمەوە هەیە خۆم هەمومانەوە ڕاستیە زانین کە تا ئێستا سیستمی حکومڕانی کوردستان نەبووە بە سیستمێکی باش و ڕێکوپێک کە خزمەتی هاوڵاتی بکە بەڵکو ئەتوانین بڵێن سیستمێکی حیزبیە ئەمەش ئەوەی دروست کردووە من پێشم وانە بەم زوانە بتوانرێت کۆنتترۆلی ئەم خاڵە سنووریانە بکرێت چونکە ئەو کەسانی کە لە ئەو کارانە ئەەکەن پێم وانە کە سیاسایی بن لە هەموو وڵاتەکاندا باس هەیە ڕسومات هەیە بڵین بۆی بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێ حکوومەت بەر لەوەی بیر لەوەی کاتەوە باز زیادکە لەسەر خەڵک دەبێ موسە باشکات موسە دابینکە هەلی کار بڕەخسێنێت بۆ دەرچوانەی کە دانەمەزراون هەلی کاریان بۆ بدۆزێتەوە دایان مەزرێنێ بێگومان ئەوان ئەگەر نەکرێ باشخستن ئەرکی خەڵکی قورستر دەکاوەکو لەوە ئێستا زیاتر بۆیە بەڕێی منەوانە وڵا باش نییە و لە بەژەوندی خەڵکدانە پێت وایە جارێکی تر بارگرانەکە لەسەر گیرفانی هاوڵاتی دروستە بێت بەڵە بە تاکید چونکە حکوومەت بەدەستێ دەی و موسەت پێ بدا بەڵام بە دوو دەست لێت بەدەگرێتەوە هەرکی خەڵکی زۆر ژیانی خەڵکی ئێستا زۆر قورس بووە چاکسازی ڕاستەقینە بۆ نمونە بێت لە کێوە دەست پێ بکە لە چیەوە بکرێت تاوەکو باجەکە خودی هاوڵاتیەکە نەیدا کە خۆی لە ئێستا هەر کێشەی ینی دارایی هەیە خەڵک بۆ خۆی زۆر فەقیرە ڕاستەوە خۆ چاکسازیەکە لەسەر خودی هاوڵاتیە فەقیرەکە نەکرێت بەقەنەعەتی تۆ بێت لە کێوە چاکسازی وڵات چاکسازی بێگومان حکوومەت دەبێت پلانی هەبێ بەرنامە هەبێ بە دەرەجەیەک دەبێت لەو سێکتەرانە بێت کە لایانی دارایەکەی گەلێک بڵین لایانی دارایی لەژێ دەستە یەکی لەوانە لە بواری نەوتدا لە بواری خاڵی سنووریدا لە بواری چاکسازی لە دام دەستگاکانی حکوومەتدا ئێسایەکی لەوان گاوانە کە ناوێنە بڕینی موچەی کۆمەڵی خەڵکە کە دوو موچە سی موچەیە ڕاستەوە کارێکی باشە بەڵام بە سەدان و بە هەزارانی کەژماوە ئێستا کە دەتوانن موچەی ئەوانە کەمکەنەوەیان بیبڕن قسەکانت باسی شتێکت کرد داهاتی خاڵە سنووریەکان وەکو زۆر باسەکرێت کە قاچاقچێتێکی زۆر لەو خاڵە سنوورانیەوە کرێت حکوومەت بۆ ناوێری دەست بۆم بابەتە بەرێ بۆ ناوێت بۆ نمونە ئەو داهاتانە ئەو شوێنانە کۆنتترۆل بکە خۆ هێزی بەدەستەوەی خۆ کۆنتترۆلی ئەو شوێنانە کە ئێوەنە قورسە کە حکوومەت نتوانێت ئەو خاڵە سنووریانە کۆنتترۆل بکە بۆ ناوێت لەو شوێنانە و چاکسازی دەست بێت بێگومانەوە لەبەرەوەی خاڵە سنووریانە کۆمەڵک کۆمپانیا و کۆمەڵک بەرژەوندی خواز دەستیان بەسەرداگرتووە کە سەڵاحەت و خۆتیان زیاترە دیارە لە حکوومەت بەڵام حکوومەت هەمیشە خۆ لە وڵاتانی دنیا حکوومەت لە هەموو کۆمپانیەکان و لە هەموو کەسەکان بەهێزترە بۆ لێرە پێچەوانەیە حکوومەتی ئێمە لێرەوانە حکوومەتی ئێمە حیزب بەڕێوە بە شەخص بەڕێوە بە لێرە شەخصەیە کۆمپانیایە شەخصەی هێزی تایبەتی هەیە ئەوانەوەی کردووە کە حکوومەتی بێدەسەڵات کردووە ئیشەکتە بێ لە دایرێکدا ئەگەر نەکرێ لەبری ئەوەی کە بچی لەگەڵ بەرپرسەکە قسەی بکەی بۆ ئیشەکە دەگەر خانیەوە بکرێ دەبێت چی واسە بکەی لە بەرگایەکی حیزبی بە تەلەفۆنێک زۆر جار ئیشەکەت بۆ بەڕێکرا بە تەلەفۆنێک بە نامەیەک بە بڵین علاقاتێک شخصی ئیشەکان بۆ بەڕێ دەکرێت کەسێک ئەو بەرپرسە نەناسی ڕەنگە ئیشەکەی بۆ نەگرێت بە تاکید ئیشەکە چەند خانیش بیشەکە دەوەستێ و نمونانە زۆری بە خۆشمان دەیبینی بۆیە ئەو وڵاتیمە وڵاتێکە بەڕێمی چاکبوونیشی زۆر زەحمەتە تا ئەو کار بەدەستانە لەسەر حکم بن چاک نابێ ئەوە نییە بڵێ وڵا چاکسازی دەکرێت ئەو بەرپرسە بگۆڕێ بەوە ئەوە بکرێت چونکە شتەکە بە پلانە لەسەرەوە هاتووە بۆ خوارەوە ئێستا نەکرد بەشی سەری بەرپرسە باڵایەکان خوارەوەشی گرتوتەوە بۆیش کە دەبینی لە ئاستێکدا گەندەڵێک دەکرێت چاوپۆشی لێ دەکرێت بۆ لەبەر ئەوی لە قوپۆپی زۆرە کەسێک دەگری بەدایانی کە دێتە ناو بابەتەکەی دەڵێ گەوران ڕەنگە هەر کەسانی نزیکی بەرپرسەکان بن کەەوەنە پشتقای من ئەتوانن دەست بۆ ئەو گەندەڵێ گەورانە بەڵێ بەتاکید چونکە کەسێک ئاسایی ناتوانێەوە بکە ئەگەر هێزێک نەبێ پاڵپشی بکات و پشگیری بکە لەوانەیە ناتوانێت کەسە ژەو گەندەڵێ بکە ئەو بڕێرانەی کە حکوومەتی هەرێم لە دانانی باج لەسەر کۆمەڵێک لایەن دایناوە هاوڵاتیان ترسیان هەیە کە جارێکی تر بارگرین لەسەر گیرفانی خودی هاوڵاتی دروست بکات بۆیە داواکەن کە حکوومەت چاودێری وردی ئەو شوێنانە بکات بۆی خودی هاوڵاتی باجەکە نەدات بەڵکو سەرمایهدار یاخودە ئەو کەسانێک کە دەوڵەمەند و خاوەن سەرمایەن باجەکەیان لەسەر جێبەجێ بکرێت وەکو دەبینی لە وڵاتانی ئەوروپی کە ئەو کەسێک کە سەرمایهدار زۆرترین باجەدات بە بەراورد بەوەی کە هاوڵاتێکی ئاسایی بێت ترسیان لەوە هەیە کە چۆن لە پێشووتر لە
پەرلەمانی عێراقەوە بڕیارێک دەرچوو و جێبەجێی یاسایەکیان کرد کە باج لەسەر کۆمپانیەکانی پەیوەندیکردن دانا، بەڵام ڕاستەخۆ کارتی موبایل لە 5,000 چوو بۆ 6,000 ئەمانش ترسیانەی جارێکی تر ئەمەش گیرفانی هاوڵاتی جارێکی تر فشاری لەسەر دروست بکرێ بۆ نمونە کە ئێستا قەیرانی دارایی هەیە ئۆتۆمبیلی تایبەت نرخەکەی گرانتر بێت، کۆمپانیەکانی پەیوەندیکردن ئەتەنێ دەوانش کارتەکانی خۆیان گرانتر بکەن، یاخود ئەو شوێنانی کە سیستەمەکەی بەسەر جێبەجێ کراوە. بۆیە داواکەن حکوومەت بتوانێت بە جۆرێک یاساکە جێبەجێ بکە خودی هاوڵاتیەکە کێشەی بۆ دروست نەبێت، چاکسازی ڕاستەقینە لە خاڵە سنووریەکانەوە بکە کە داهاتێکی زەبەلاحی هەیە و دەتوانرێت بەوە بەشێکی زۆر لەو کورتێنانی کە حکوومەتی هەرێم باسی دەکات لە موچەی فەرمانبەران هەیە بەوە پڕی بکاتەوە. پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم، خواتان لەگەڵ.